گەشت و گوزار لە وڵاتان بە یەکێک لە سەرچاوە سەرەکیەکانی داهات دادەنرێت. تەنانەت ئەو وڵاتانەی کە نەوت و پیشەسازی و تەکنەلۆژیایان تیادا بەهێزە، گەشت و گوزار بۆتە یەکێک لە سەرچاوە گرنگەکانی ئابووری. گەشتیاری نەچۆتە چوارچێوە لە چوارچێوەی ئابووریەوە. ئابووری ناسێکیش دەڵێت لە هەرێمی کوردستان حکوومەت نەیتوانیوە سوود لە گەشت و گوزار وەربگرێ بۆ بودجەی گشتی. ئەو داهاتە زۆرەی لە ڕووی گەشتیاریەوە دێتە کوردستان بۆ کۆمەڵا کەسێکی دیاریکراوە و ناگەڕێتەوە بۆ بودجەی گشتی. هۆکارەکەشی قۆڕەخکردن و بە سیستەم نەکردنی ئەو کەرتەیە. ئێستا ئەگەر تۆ باسی ئەواکەی ئەو پارەیکە دێتە وڵاتی ئێمەوە، پارەکە بۆ کۆمەڵ کەسێکی دیاریکراوە ناچێتە جیرفانی هەموو کەسەوە. لەوەی هەولێر لە هەولێر و سلێمانی فەرقی هەبێت، ناوچە بۆ ناوچە فەرقەکات. لە هەولێر لەوەیە جیاوازیەکی بێ، بەڵام سنوورێکی وەکو سۆران یان ڕواندا زیان چۆمان کەم ینی ئسپادەی لێکرێ، پارەکەش ناچێتە ناو چوارچێوەی بودجەی گشتیەوە. لەبەر چیش ناچێت چونکە بە شێوەیەکی سیستەماتیک ڕێک نەخراوە باجەکان و ڕسومات و ئەو شتانێکە لەسەر کۆمپانیەکانە لەسەر شوێنە گەشتیارەکانە ڕێک نەخراوەکە بە شێوەیەکی جوان بچێتە بودجەی گشتیەوە. هەڵکەوتەی جوگرافیایی کوردستان بوونی کەش و ئاو هەوایەکی سازگار وای کردووە لە هەر چوار وەرزی ساڵ گەشتیار ڕوو لە ناوچە جیاوازەکانی کوردستان بکەن. بەڵام ئەم دەرفەتانە نەبوونەتە هۆکار بۆ بەهێزکردنی ئەو کەرتە بۆ ئەوەی ببێتە بەدیلی پیشەسازی نەوت. بەرپرسێکی گەشتیاریش لە قەزای ڕەواندز دەڵێت لە هەوڵی بەرزکردنەوەی گەشتیار داین و ئەمان هەوێت شوێنە گەشتیاریەکان مڵکیەتەکەیان بخەینەوە سەر حکوومەت. هەروەها ئێستا لە پلاندایەکە زۆربەی شوێنە گەشتیاریەکان بخرێنەوە سەر مڵکیەتەکەیان بگەڕێتەوە سەر حکوومەت و سەر وەزارەتی دارایی یاخود دەستەی گشتی گەشت و گوزار بۆ ئەمەش پلانی باش هەنگاوی باش هاوێشتراوە. بۆ نمونە ئێستا ئێمە لە بێخاڵ سیاحە 7,000 مەتر حەق تەسەڕوفی لێ هەیە، ئێستا هەمویان حازر کراوە ڕەنگە لە خلالی ئەم مانگە مزایدەی لەسەر بکرێت و بەگرێبەس بدرێتەوە هاوڵاتیان. دەڤەری سۆران سەدا هەشتای ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەولێر پێک دەهێنێت و زۆربەی گەشتیارەکانی ئەو پارێزگایە ڕوو لە دەڤەری سۆران دەکەن. بەپێی ئاماری گەشت و گوزاری سۆران لە ساڵی ڕابردوو 95,000 گەشتیار لە ناوچە گەشتیاریەکان ماونەتەوە و ئەوانەی تەنها سەردانی ناوچەکەشیان کردووە لە شوێنی حەوانەوە نەماونەتەوە سەرووی 1 ملیۆن کەس بووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.